بارگای ئەنجومەنی کۆمەڵی دادگەریە لە قەزای شارەزوور خۆر ڕوو لە ئاوابوونە و ئەندامانی کۆمەڵیش ئامادەکاریەکانیان بۆ پێشوازی لە سەدان میوان بۆ خوانی ئێوارە بەردەوام. دوای ئەنجامدانی نوێژی شێوان بە کۆمەڵ و بە ئامادەبوونی دکتۆر یاسین حەسەن ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری خوانی ئێوارە کە لەلایەن خێرخوازێکە و دابین کرابوو پێشکەش بە میوانەکان کرا. لە پاشان چەنوتەیەک دەربارەی گرنگی بەشداری لە هەڵبژاردن و دەنگدان بە لیستی 147 کۆمەڵی دادگەری لەلایەن دکتۆر یاسین حەسەن و شاندی یاوەری و پێشکەش بە ئامادەبووان کرا. مایەی خۆشحاڵی و کامەرانی و بەختەوەریە کە ئینسان دابنیشێ لێرا و ئەم کۆمەڵە خواناسە لێبڕاوە خەمخۆرە کە لە خزمەتیان نابین و ورە و زەمان بەرزە بێتەوە کە هەمووان ئامانجمان دەستخستنی ڕەزامەندی خۆی پەروەردگارە و شەکاوە ڕاگرتنی ئەو ئاڵایەیە کە دروشمی لا ئیلاهە ئیلا اللهە. ئەزانی کە کۆمەڵی دادگەری هەڵگری کۆمەڵی پەیامە هیچ نەبێ کڕین و فرۆشتن بە تۆوە ناکە، کڕین و فرۆشتن بە منەوە ناکە، بە تواناکانی تۆوە ناکە، بە دینەکەی ناکە. لەبەرەوە پێویستەکە ئێمە کۆمەڵ لە هاوکێشە سیاسیەکانە بە بەهێزی بڵێڵینەوە. بەهێزبوونی کۆمەڵی دادگەری لە هاوکێشە سیاسیەکانە یەکێک لە ڕێگاکانی بریتە لەم دەنگدانە. بە سەرکەوتنی کاندیدانی کۆمەڵیش پەیامی خۆیان بۆ ئامادەبووان خستە ڕوو. شەڕەکە شەڕی ئێمە و خەڵکی غێرە ئیسلامیە. ڕجاءن ئەوە من لێرۆی ئەلانێکم ئەم دەنگە بە کاوە مەدەن بەڵام بیدەن بە 147 بیباتەوە هەمومان بردومانەتەوە. ئەم دەنگە بە من مەدەن و ڕقەمی خۆشمی ئەلان دەکەم ئەم شەڕەش بۆ 147 بکەین لەم 20 ڕۆژە لەم 15 ڕۆژە. ئەم خۆناغەشی شاڵات تێپەڕێ و بە سەرکەوتنی لیستی 147 کۆمەڵی دادگەری. ئەوەی کە گرنگە من عەرزتان بکەمەوەیە کە لە ڕاستیە لە ڕابردوو کەم تەرخەمی ئەگەر هەبوو بێ ئەم جارە کەم تەرخەمیەکە پڕکراوەتەوە. ئەگەر لە ڕابردوو گلەیەکمان هەبوو بێ لە براگەورەکانمان ئەم جارە بەڕاستی باش گلەیەکان ڕەواندووەتەوە. جا لە هەر برایەکمان پێکەوە گەر تەلەفۆنێکی کردبێ سەردانی ماڵێکی کردبێ پێشنیارێکی کردبێ بۆ ئێمە کۆنتاکێکمان بەیەکەوە هەبێ بتوانین دەنگێک بۆ کۆمەڵی دادگەری زیادکەین. خی گەورە پاداشتان باتەوە. بەڵام ئەرکمان تەواو نەبووە لە ململانێ داین دۆستان چاوی لێمانە چۆن دڵخۆشیان کەین، دوژمنان چاویان لێمانە کە چۆن دڵخۆش بن. بەهۆی هەڵوێستە نەگۆڕەکانی کۆمەڵی دادگەری و مانەوەی لەبەرەی خەڵک و بە گشتدا چوونەوەی ستەم و نادادی چاوەڕوان دەکرێت لە هەڵبژاردننی ئەم جارە کۆمەڵ دەنگ و متمانەیەکی بەرچاوی دەنگدەران بەدەست بهێنێت و بەرهەمی خزمەت و کارەکانی وەربگرێتەوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزوور.